تا دێت دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان قەیرانەکان بۆ هاوڵاتیان قوڵتر دەکاتەوە. ئەمەی دەیبینن نۆرەگرتنی شۆفێرانە لە قەزای سۆران بۆ 30 لتر بنزینی 660 دیناری. هەر هاوڵاتیەک زیاتر لە یەک کاتژمێرونی وەستاوە تاوەکو نۆرەی دەگاتێ. لە کاتێکدا بنزینەکە بەشی هەموو شۆفێران ناکات و ڕێژەکەی دیاریکراوە. ڕاستەوخۆ دوای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان جۆرەکانی سوتەمەنی ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە گرانیە. بەڕاستی یعنی بنزین گرانە، هەموو شتەچان گران کردیە، یعنی وەعز لەو پەڕی خراپیدایە حکومەت هەرێ ئەمە ئەوها هیچی لەو خەڵکەی نەکردیە. غاز گرانە، بنزین گرانە، یعنی هیچ شتەچان لەو خەڵکەی نەکردیە. بەڕاستی بنزینی زۆرە الحال بنزینەکەم حایدی خۆیتن مەسەلەن بنزین خۆلەتی لای نایە بەس بە خودایی گرانیەکەن و تەواو بچشن لە دەست نایە بە کوردی. وەڵام لۆ فڕنێمە مۆلیدە ئەمن کارەباجارینیان مۆلیدە خۆپڕەکەم ئەستاج بازینێ دل بازیخانی بە هەزارینە بەخۆ بزانیشتە ئاتشتە هەموو گەران بووە جا بازیش بێتە سەر زۆرە لۆمە. ئەزمموی ساڵانی ڕابردووی حکومڕانی لە هەرێمی کوردستان هاوڵاتیان دووپاتی دەکەنەوە. گەرچی لە سەروبەندی هەر هەڵبژاردنێکدا حزبەکانی دەسەڵات کۆمەڵێک بەڵێنی گەورە دەدەن و داوای دەنگ لە خەڵک دەکەن، بەڵام دوای هەڵبژاردن دۆخی گوزەرانی خەڵک سەختتر و قەیرانەکانیش قوڵتر دەبنەوە. وەڵا بەزینەوە بینی بە خۆسڕی لە شوێنەرەوە حکومەت پاداشتی میلەتی خۆداتەوە حەقی ئەو چ دەنجاندانێ ئەو پاداشتە بووە میلەتی خۆداتەوە. ئەو بنزین ئەو تێسبینی سڕە گرتیە بینی سڕشکووە وەڵانی سعات و نیوەکە بیت تاخیری شاتیمە سعات و نیوە ئەگە بدو سعاتش سەرەوە بەناکرێت. ئەرێ وەڵا بە قەستە دێت و بە خۆم عساب لەسەر نەفتەی و ئەوە سڕی بەزینێ بین بەزین ئەو عالی سایقایە بنزینی وای زۆر نەفتی وای زۆر بەسلۆ میلەتی خۆبێ لە ئێرە ئەبرۆلعان لە بەغدای لا مسرێ بە 400 دیناریە لێرە بە چەندێ بە 1000 والله بنزین گرانە مەعەسەن گرانەوە تەخۆم 1000 دیناری ئەوڕۆ ئەوە دیکەش کارە وابزانم تەوزیع ئەکرێت وەڵام شاتی مەسڕێ نازانمە چۆنیشە بەس وەڵا جاخاوەن نەوتی خۆیتی ئەوەش دۆخیە هەرێمی کوردستانە و ئەوەش سڕێە و نەوتیشەوە خۆزانانی 150 160 ئێستا تەنها هەفتەیەک بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا تێدەپەڕێت. هێشتا حەبری سەرپەنجەی هاوڵاتیان نەسراوەتەوە. کەچی دەبینین نرخی بنزین گران بووە، هاوڵاتیان بەم شێوەیە نۆرەیان بەستووە بۆ وەرگرتنی بنزین. کاتژمێرونیوێک چاوەڕوانی وەرگرتنی نزیکەی 30 لتر بنزین دەکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.